ئێمە وەکو چوار لەقی سلێمانی پارتی پارێزگاران، لەقی کەرکووکی پارتی پارێزگاران، لەقی قلاتزیە و لەقی ڕانە و مەکتەبی جەماوەریەکانی پارتی پارێزگارانی کوردستانەوە ئەمڕۆ لە ڕێی مەڵبەندەوە گەیشتنە خزمەتی خاتوشاناس و پەیمانماندا کە ئێمە دەنگەکانی خۆمان بین بە یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەڵبژاردنەکانی عێراق. ئێمە بە شانازیەوە هاتوێن دۆڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و ڕێبازی جەنابی مامی گەورەمان بە ڕێبازی هەمومان نەزانین و ئەو ڕێبازە تەنها ئەو ڕێبازەیە کە دەتوانین کوردستان بگەینە نوتکە. یەکێتی ئەو یەکێتەیە کە هەم مافی مرۆڤ، هەم ئاوەدانی و هەم سەرکەوتن لە دوای سەرکەوتن لە دروستبوونی شەڕشەوە بەدەستی هێناوە. مای فەخر و شانازیە کە ئێمە لەلایەن خاتوشانازەوە پێشوازیمان لێکرا و شەرەفی ئەوەمان پێدرا کە بگەینەوە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوەی ئەمڕۆ کە بتوانێت دیفاع زیاتر خزمەت بە خەڵکە، زیاتر خزمەت بە ئاوەدانی بکە، زیاتر کوردستان بەرە لووتکە و سەرکەوتن بەرێ، ئێمە پێمان وایە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر بۆیە ئەو ڕێگامان هەڵبژاردووە و یەکێتی ئەتوانێت مافی دەسووریەکانی هەرێمی کوردستان لە بەغدا زامن بکات. دڵنیاییەوە ئیشەڵا ڕۆژانی داهاتوشتی زۆر گەورەترە بینن، پێم وایە بە شێوەیەکی جەماوەری زۆر گەورە ئیشەڵا ئەوە ئەبینن. ئەوە ئێمە نوێنەری لە سەدا 90 پارتی پارێزگارانی کوردستان، چکە پارتی پارێزگارانی کوردستان برێتە لە 4 لەقی ڕسمی 5 لەق ببورن، هەولێر لەسەر ڕانەیە، کەرکووک لەسەر سلێمانیە و قلاتزێیە و مەکتەبی جەماوەریەکانە کە کاک بێسوود سەرپەرشتی ئەکا و لەقی سلێمانیە. ئێمە توانین بە ناوی لە سەدا 90 پارتی پارێزگارانەوە بە تەحەداوە بە بەڵگەوە ئیسپاتی بکەن کە پارتی پارێزگار لە خزمەتی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە ئەو چوار سەرکردایەتیە بڕیارماندا کە بگەڕێینەوە ناو ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ئەوە هۆکارەکەشی کە باس کرد ئێمە کە تاکە حزب کە لە کوردستاندا ببینین کە هیچ بکا بۆ خۆشبەختی جەماوەر، هیچ بکا بۆ پێشکەوتنی جەماوەر لە ناو یەکێتیدا دەیبینین. ئینشاءڵڵا ئومید دەکەین کە ئایندەیەکی ڕۆشن بۆ کوردستان فەراهەم بکرێت لە ڕێگای بەڕێزان ئەندامانی مەکتەب سیاسی و سەرکردایەتی و بەڕێز کاقوبادیش کە هەم ماوەی 2 ساڵ بە نوێنەرایەتی کوردستان سەردانی بەغدای دەکرد و بۆ بەدەستهێنانی ئەو حەقانی کە لە بەغدا گیریان خواردبوو کە ئەوە سەرکەوتنێکی بەدەستهێنا. درێژە بە خەباتی سیاسیمان دێن لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا. ئێمە ئەو کۆمەڵە سەرکردایەتێ دوای تاوتوی بەرنامە و پلانی خۆمان و گەیشت بۆ قەنەعەتی کە خواست و حەزەکانمان ناو یەکێتی نیشتیمانی کوردستاندا دەبینەوە و توانین لەوێدا گەشەی سیاسی خۆمان ببینین. بۆیە بڕێرەماندا ئەوڕکان بین بە یەکێتی نیشتیمانی کوردستان و دەنگ بە لیستی هاوپەیمانی کوردستان بدەین و سپاس بۆ خاتوشانازیش کە ئەو پێشوازە گەرمەی لێکردین و داوا لێرەوە لە ئەندامان کادیرانی پارتی پارێزگارانی کوردستان دەکەم بە تایبەتی مەکتەبی جەماوەریەکان دەنگ بدەن بە لیستی هاوپەیمانی کوردستان، دەنگ بدەن بە یەکێتی نیشتیمانی کوردستان.